قسە و باس و گفتوگۆکەم لەسەر یەکێک لەو پرۆژانی کە لە ئێستا بە ئەنجامە گەیەنرێت دیارە ئەویش دروستکردنی پۆستەرە بە بڵین ئەویش بە وێنەی چەند کەسایەتێکی دیاری نێو ئەدەبیات دیارە هەریەک لێ مازانی موسا عەنتەر و هەروەها شێركۆ بێكەس و بەشێک لەو کەسایەتیانەی تر کە ئەویش جەمال شارباژێریە بگوان توانیویانە کە هەریەکیان و بە شێوازی تایبەتی خۆی بتوانێت خزمەت بە ئەدەبیات بکات جا لە ڕێی شێعرەوە بێت یاخود ڕۆمانی نووسراوەکانەوە بێت یاخود هەر بابەتێکی تری ئەدەبی بێت دیارە ئەم سێ ناوەش هەروەکو بڵێن ناوی کەسایەتی هەرە دیارەکان تر لە ئێستایە هەرچەنە خوان لە ژیانە نەماون بەڵام توانراوە کە سوود لە ئەزمموی ئەوان لە نێو ئەدەبیاتە وەربگێرێت و جارێکتر لە ڕێی فۆتۆکانیانەوە بتوانێت وەکو پۆستەرێک بەکاربێنرێ ئەم پۆستەرانەش بەبێ بەرامبەر دیارە بە بڵین بڵاو ئەکرێتەوە بۆ کەسانەی کە خوێنەرن و ئەتوانن سوودیشی لێوەرگن لایەندەیە دیارە کۆمەڵگەی پەروەردەی مارگرێت پرۆژەی پۆستەر بۆ نووسەر و ئەدیبان و تێکۆشەرانی کورد لە چوارپارچەی کوردستان ئەنجامەدات ئەم پرۆژەی بە پشتیوانی دارایی دکتۆر تەها ڕەسوڵ ئەنجامەدرێت و نووسەر و ڕۆژنامەنووسی شاخەوانستەی سەرپەرشتیاری و ئامادەیەکات و لەلایەن دیزاینەر ئومێد محەممەدەوە دیزاینەکرێت پۆستەرەکان بە شێوەیەکی جوان و ڕەنگاوڕەنگ بە کوالێتێکی بەرز لە چاپخانەی کارۆ چاپەکرێن ئەم پۆستەرانە بێ بەرامبەر بڵاوکرێنەوە و ئەکرێنە دیاری بۆ دەستگا و کتێبخانە و ناوەندە ئەدەبی و هونەریەکان بەم زوانە ژمارەیەکی زۆر لەم پۆستەرانە بۆ چەندین ئەدیب و ڕووناکبیر و کەسایەتی لە چوارچەوەی ئەم پرۆژەیە چاپ و بڵاوکرێنەوە